بە بۆنەی ڕۆژی ژینگەی کوردستانەوە خاتوو بەهار حاجی کەریم نیوەڕۆخوانێکی بۆ ژمارەیەک لە ژینگە پارێزانی هەڵەبجە ساز کرد وەک ستایش و بەرزنرخاندنی ڕۆڵی ژینگە پارێزان لە خاوێن ڕاگررتنی ژینگەی شارەکەیان. ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە بەمبۆنیەوە پیرۆزبایی خۆمان لە سەرجەم ژینگە و دۆست و ژینگە پارێزانی کوردستان و هەموو دنیاکەین. پێمان خۆش بوو خزمەتێکی بچووک بەم ژینگە دۆستانی شاری هەڵەبجەی شەهید بکەین. نیوەڕۆخوانێکمان بۆ ئامادە کردبوون. هیوای لە ساغی و تەمەند درێژی و سەرکەوتنیان بۆ خوازین وەکو وەفایەک بۆ ماندووبوون و ئەرک و زەحمەتەکانیان ئەم دیارە بچووکەمان لێ قبوڵ پێبەخشیون و هیوادارم ئینشەڵڵا سەرکەوتوو بن لە مبارەکانیانە و هەروەها ئێمە وەکو ڕێکخەرانی ئەم نیوەڕۆخوانە وەکو دیاریەک بۆ هەر کەسێک لە ژینگە پارێزان و ژینگە دۆستان لە مامێکمان ئامادە کردو بە دیاری پێیانە بەخشین بۆ ئەوەی لە ماڵەکانی خۆیان بیچێن و هەم ژینگەی ماڵەکانیان و هەم ژینگەی کوردستان و بەتایبەت شاری هەڵەبجەی شەهید جوانتر و پاکتر و گەشاوەتر بێ. ژینگە دۆستان سوپاسی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵ دەکەن کە لە بۆنە و مەراسیمە جیاوازەکان داوان بەسەر دەکەنەوە و ڕێز لە کار و پیشەکەیان دەگرن. ژینگە پارێزان داوا لە خەڵکی دەکەن هاوکاریان بن لە پاگڕاگرتنی ژینگە و وەتا پیان دەکرێت بچووکترین پارچە کاغاز فرێنە دەنە سەر شەقامەکان. وای زۆر زەرورە کە هەموو کەسێ دانی چی دێچێ بۆ منە 100 کرێکارە 200 کرێکارە نیمە ڕۆخوانی ئێوارە خوانێ پێیان خۆشە ینی ئەوان بەیانی سەعات 5 بەیانی 6 بەیانی ئەچنە سەر ئیش هەتا 12 نیمەڕۆ قەیجێکە کابرا 1000 سەرمایەدار لەم شارایە قەیجێکە دەستێگرم و شتێکی بۆ بکەم. بم بۆنەوە ڕۆژی 16 چواری هەموو ساڵێ ڕۆژی ژینگەیە وەکو خۆمان وەکو کۆمپانیای بیڤان و سەرۆکی شارەوانی پیرۆزبایی لە تەواوی ژینگە دۆستان و هەموو ژینگەیانی کوردستانەکەین. خۆشحاڵین بەم خوانەی کە بۆیان سازکردین وەکو ستافی کۆمەڵی ئیسلامی و ئەو هاوڕێیانەی هەموو هەچ کەسێکە بەشدار بووە لەم پرۆسەی نانخواردنا دەستخۆشییان لێ یەکەین. دەستخۆشییان لێ یەکەم ئەوە شتێکی باشە بۆ ئێمە هەم جەوگۆڕینێکە هەم ئیسراحەتێکە بە مێشکوان ئەو شتانە بەڵامی تر هەموو کەسێکی شەکەوێتەوە سەرخۆی. لە نیوەڕۆخوانەکەدا کۆمەڵێک بڕگە و بابەتی پەیوەست بە ژینگە پێشکەش کرا و دواتریش 150 نەمان بەسەر ژینگە پارێزاندا دابش کرا بۆ زیاتر سەوزکردنی ژینگەی ماڵ و شارەکە و بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە ماڵەکانی خۆیاندا بیڕوێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.